سڵاوتان لێبێت من دکتۆر هەست کەریمم بە یارمەتی هاوکارانم کۆڤید 19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. سەرەتا بابزانین دەربارەی کۆڕۆنای نوێ لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. ئەگەر بێت و ئێمە بەردەوام بین لەسەر پشکنین و ڕۆپێوکردن و وەرگرتنی نمونەی پشکنین هیچ حالەتێکی نوێ پشکنین نەکرێت و ماوەیەکیش دوو سۆڕی ژیانی ئەم ڤایرۆسە حساب بکەین. دکتۆر سامان بەرزنجی جەخت دەکاتەوە کە مەترسی کۆڕۆنای نوێ لە هەرێمی کوردستان ماوە و ڤایرۆسەکە لە نێو کۆمەڵگا بڵاو بۆتەوە و بەرکەوتەی دووەم و سێمیش هەن. لە 24 کاتژمێری ڕابردوو 51 توشبووی دیکەی ڤایرۆسی کۆڕۆنای نوێ لەسەر تاسەری عێراق چاک بوونەتەوە و ژمارەی توشبووان گەیشتووەتە 1318 کەس. کۆریای باشوور ڕای دەگەێنێت ڤایرۆسی کۆڕۆنای نوێ توانای چالاکبوونەوەی هەیە و 91 توشبوو لەوێ دوای چاکبوونەوە پشکنینیان بۆ کراوەتەوە و پشکنینەکانیان پۆزەتیڤ بوون. Deutschland kann nicht stark und gesund aus der Krise kommen, wenn سەرۆکی ئەڵمانیا دەڵێت ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا جەنگ نییە بەڵکو تاقیکردنەوەیەکە بۆ مرۆڤایەتی. وەزارەتی تەندروستی جەخت دەکاتەوە مەترسی ڤایرۆسی کۆڕۆنای نوێ لە هەرێمی کوردستان ماوە. دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان بە کوردستان 24 ڕاگەیاند تا ئێستا مەترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنای نوێ تا ئێستاش لە کوردستان ماوە چونکە ڤایرۆسەکە لە نێو کۆمەڵگادا بڵاو بۆتەوە و بەرکەوتەی دووەم و سێمیش هەن. ئەگەر بێت و ئێمە بەردەوام بین لەسەر پشکنین و ڕۆپێوکردن و وەرگرتنی نمونەی پشکنین هیچ حالەتێکی نوێ پشکنین نەکرێت و ماوەیەکیش دوو سۆڕی ژیانی ئەم ڤایرۆسە حساب بکەین لەو کاتەدا توانین بڵێن بەڵام لە کاتی ئێستادا مەترسی بڵاوبوونەوە هەر هەیە مەترسی لە دەست دەرچوون و بزربوونی حالەت هەر هەیە چونکە ئەمە نەخۆشیەکە لە کاتی ئێستادا زۆربەی هەر زۆری ڤایرۆسەکە لەنا ئەو کەسانەیە کە لەناو کۆمەڵگا بۆ بەبێ ئەوەی پێشتر گەشتی کردبێت بەرکەوتەی دووەم و بەرکەوتەی سێمە بۆیە ئێمە پلانەکان و ڕاستپەردەکانمان بە ڕاپۆرتێکی تایبەت داوەتە سەرکاتی ئەنجومەنی وەزیران و لیژنەی باڵا لە ئەنجومەنی وەزیران ڕێکار و بڕیارەکان لەسەر ئەم ئەساسانە دەدات. خۆشەویستان داتا و زانیاریەکانی زانکۆی جۆنز هۆپکینگستان پێشکەشەکەین دەربارەی کۆڕۆنای نوێ وەکو تازە وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانیش ڕایگەیاند هەر جۆرە شلکردنەوەیەک هەر جۆرە بە کەمزانینی ئەم ڤایرۆسە پێمە وامان لێ دەکات کە ئەم ڤایرۆسە زۆر بە خێرایی بڵاوێتەوە بەڵگەش بۆ ئەمەیە تا ئێستا 1,732,792 کەس لە سەرتاپای جیهان توش بوون بەشێک لەم وڵاتانە بەشێک لەم وڵاتانی کە ئەم ژمارەیان ئەوە گەورە کرد هی ئەوە بوو بە کەمیان زانی هی ئەوە بوو شلیان کردەوە هی ئەوە بوو هەندێک جار هەندێک وڵاتیش کە لە بیدایەتەوە باشیان کردبوو دوایی وەزعەکەیان بەرەڵا کرد هەم دیسان خراپیان لێ قەومە ئەوانی کە لە بیدایەتەوە حسابیان بۆ نەکرد زۆر خراپیان لێ قەومە بەمەرجێکیش ئەوانە خاوەنی سیستەمی تەندروستی زۆر بەهێزترن لەو سیستەمە تەندروستیانی بە شێوەیەکی گشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە عێراق و تەنانەت لە هەرێمی کوردستانیشا هەیە بۆیە بە کەمزانینی ڤایرۆسەکە کارێکی زۆر هەڵەیە لەبەر ئەوەی وەکو دەبینین وڵاتێکی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تقریبا 9 ملیۆن زیاتری خەڵک لەوێ توش بووە ژمارەیەکی زۆریان لێ جانیان لەدەستداوە لە ئیسپانیا گەیشتۆتە 161,852 کەس لە ئیتالیا 152,271 کەس کەواتە ئەم ڤایرۆسە خۆی دەڵینەوە پێی نییە مرۆڤەکان پێن لە بۆ ڤایرۆسەکە کاتێک ئەم کەسانە یان ئەم شوێنانەی کە تێکەڵاوی بەردەوامە کە هاتوچۆ بەردەوامە کە قەدەغی هاتوچۆی تێدانیە کە خەڵکەکەی بە شێوازێک لە شێوەکان ینی بە هەڵە لی تێدەگەن وایان لێ دەکا کە ڤایرۆسەکە زۆر بە خێرایی بڵاو بێتەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە هەموو جیهان یعنی ئەگەر ئێمە با بڵین وڵاتێک وەرگرین بۆ نمونە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کام ویلایەتە لە هەمیان زیاترە بێگومان نیویۆرک سیتی کە لەو 9 ملیۆن کەسە 174,489 کەسیان لەوەیە لە چاینا لە هەرێمی هوبی بوو لە بە هەمان شێوە بە دەرەجەی سێم هەم دیسان نیو جێرسیە کەواتە ئەمریکا ژمارەکانی ئەو کەسانی کە توش دەبن لە میشیگەن لە نیو جێرسی لە پێنسیلڤینیا کەواتە ئەمانە ئەوە دەردەخا یعنی ئەگەر هاتوو ڕاستە لە ڕووی توشبوونەوە ئەمریکا یەکەمە بەڵام ئەگەر ویلایەتەکان و شارەکانی مقارنە بکەین بەراورد بکەین دەبینین تەنها بەس لە هەرێمی هوبی
چەند شارێکی تری یان ویلایەتێکی تری ئەمریکا ژینە ئەمریکا زۆربەی ئەو ویلایەتانی کە تێیدا بڵاو بۆتەوە ژمارەیان زۆرە و وای لێ هاتوتەنانەت لەسەر ئاستی جیهانیشدا ڕێژەی توشبوونیان زۆر بێ لەسەر نەخشەکە وەکو دەبینن ئەوروپا بەردەوام دەناڵێنێ بەدەست بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە ئەوروپا ژمارەکانی لە زیادبووندایە ئەوروپا بازنە سوورەکانی گەورەتر دەبێت بە هەمان شێوە بە بیرتان دێنینەوە لە ئەفریقا بازنەکان بچووکن کە هەندێک کەس پێیان وایە لەبەر ئەوەی داتای تەواو نییە لەبەر ئەوەی سیستەمەکانی تەندروستی لە وڵاتانەوەکو پێویست نییە لەبەر ئەوەی ئەم وڵاتانە لە ڕووی ئابوووریەوە زۆر خراپن توانای پشکنینیان نییە لەبەرەوەی ئەم وڵاتانە زۆرێک لە ڕژێم و حکوومەتەکانیان وەکو پێویست بە تەنگ هاوڵاتیەکانیانەوە نایەن بۆیە بازنەکانیانەوە بچووکە لەبەرەوەی ڕێژەی پشکنین کەمە لەبەرەوەی نەتوانراوە داتایەکی ڕاست و ڕەوان بدرێتە ڕێکخراوی تەندروستی جیهانی لە عێراق وەکو ئاماژەمان پێکرد ئەمڕۆ لە عێراق لەمەوە 24 کاتژمێری ڕابردوو 50 کەس چاک بۆتەوە ڕاستە ئەم چاکبوونەوەی بازنەکە بچووکتر دەکاتەوە کە ئەمەش پێمان دەڵێ یعنی هەنگاوی زۆر باش نراون بە تایبەتی لە هەرێمی کوردستان بەڵام هەر جۆرێک بە کەمزانینێک ئەم بازنەیمان لێ گەورە دەکا عێراق وابێست بەڵام سێری دراوسەکانی کەن تورکیا ڕێژەی توشبوون هەروە بەردەوامە ئێران بە هەمان شێوە ئەم بازنە گەورانەی لە دەوروبەری عێراق و هەرێمی کوردستان مەترسین کەواتە تۆ ناتوانانی بە هیچ شێوەیەک ئەگەر ئیشەڵڵا لە هەرێمی کوردستانیش کە هەر 4-5 میلیۆن کەسەکە پشکنینیشیان بۆ کرا هەمووشی نێگەتیڤ بوون کە ئەمە لە خۆی کارێکی واقعیانە نییە و زەحمەتە ناکرێ بەڵام ئەگەر واش بێت تۆ بەڵام خاوەنی دراوسەی ئاوهابی بە هەمان شێوە نابێت هەموو ڕێکارەکان وەکو زمانی پێش کۆڕۆنا لێ بکرێتەوە جارێ بۆیە مەترسی بڵاوبوونەوەی خێرای ئەم ڤایرۆسە چیە وەکو وەزیری تەندروستیش دەڵێ کەسی دووەم و سێم هەنیانی کەسێکە شاراوەیە و پاشتریش باز لەوە دەکەین بۆچی شاراوەیە چونکە ئەو کەسانی تووشی ئەم ڤایرۆسە دەبن دوو جۆرن کە پاش داتاکان پێتانەڵین ئەو دوو جۆرەش چییە ژمارەی مردووان لە جیهان 100,000 تێپەڕاندووە 106,469 کەس مردوون چێ لە هەمیان زیاترە لە ئیتالیا گیان لە دەستدان نزیکەی 20,000 لە ئیسپانیا 16,000 زیاترە ئەو ئیسپانیایی کە لە سەرجەم کاتەکانی ساڵدا جمەی دەهات تۆپانێ لەلایەک سەردانکردن لەلایەک بڵێن کەناراوەکانی مایۆرکان ئیبیزا یاریگەکانی ریال و بەرشەلۆنا ئێستا خەم دایگرتووە گیان لە دەستدان لەوێ زۆر بووە لەبەرەوەی وەک لە سەرەتاوە ئاماژەمان پێکرد بە شێوازێک مامەڵە لەگەڵ ئەم ڤایرۆسە کرا کە بە عەرەبی ئەڵێن ئیسیحانەی پێکراواتە بە کەم زانرا بۆیە ڕێژەی توشبوون و ڕێژەی مردنیان لەوێ زیاتر بوو بابی لەسەر ژمارە دڵخۆشکەرەکان دڵخۆشکەرەکان کە بریتە لە ژمارە ئەو کەسانی چاک بوونێتەوە 392,781 کەس بەڵام وەکووتمان لە هەواڵێکیشە ئاماژەی پێ دەکەین دوایی کە کۆریای باشوور دەڵێ خەڵکمان هەیە 91 کەسمان دووبارە توش بوونێتەوە ئەمەش جێی هەڵوەستەیە و کە پێویستە زانایانی بواری تەندروستی و زانستی بیری لێ بکەنەوە کێ زیاتری چاک بۆتەوە چاینایە 7,877 کەس ئیسپانیا بە دەرەجەی دووەم دێ نزیکەی 60,000 کەسی لێ چاک بۆتەوە ئەڵمانیاش بە هەمان شێوە خەڵکی لێ چاک بۆتەوە بە پلەی سێم کەواتە چاکبوونەوە هەیە گیان لە دەستدان هەیە بەڵام ڕێژەی توشبوونیش بەردەوام لە زیادبوون هەیە کە ئەمەش لەوانەیە کێشە بۆ داهاتوو لە ڕووی ئابووری و کۆمەڵاتی و هەموو شێوازێک دروست بکەم. ئێمە دەزانین ئەو کەسانی کە توش دەبن ئەو کەسانی کە زۆر جار لێرە و لەوێ باز دەکرێت لێرە ڤیددیوەیەک بڵاو دەبێتەوە شتێک دەوروژێنرێ وەڵاهی ئێمە نەخۆشەکانمان باشن خۆی لە خۆیدا نەخۆش باشبوون یان نیشانەکانیان شتێکی دڵخۆشکەرە شتێکە مای ئەوەیە بڵێن کە سەر ڕای ڕێکارە باشەکان کە گیراونەتە بەر لەخوا بەزیابێ ئەو کەسانی کە تووشیش دەبن نیشانەکانیان کەمە یان نیشانەیان نییە ئەمە لە سەرێکەوە کە هەواڵێکی دڵخۆشکەرە لە سەرێکەوە شتێکە کە ئێمەوەمان لێ دەکا کە بە شێوەیەک ئەو ترس و شڵەژان و دڵڕاوچەیە هەمان بوو بەڵام وەکو زۆربەی ئەو کەسانی کە پرسیاریشمان لێ کردوون کە دەربارەی ئەم بابەتە کە پاشتریش لەگەڵ دکتۆر بنارە ئەم شەو باسی ئەوە دەکەین کە ئێمە بۆچی هەناسەدانی دەستکردمان بەکارنێنەوە وەڵامەکەی زۆر وازحە لەبەرەوەی ئێمە نەمان هێشتوە کێرڤەکەمان بە سەریعی بەرز بێتەوە ئەگەر خەڵکێکی زۆر توش بێ بە دڵنیاییەوە ئێمە تووشی ئەو حاڵەتەش دەبین. ئامارەکانی هەرێمی کوردستان چیمان پێڵە دەڵێ لە هەرێمی کوردستان 325 کەس تا ئێستا توش بووە چەندی لە نەخۆشخانەکان ماونەتەوە 176 کەس 145 کەسیان چاک بۆتەوە تقریبان ڕێژەی چاکبوونەوەکە خۆشبەختانە لە زیادبووندایە بەڵام بەداخەوە 4 کەس
جانیان لە دەستدا کە نوێترینە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو کەسێک کە توشبووی کۆرۆنا بوو لە نەخۆشخانە گیانی لە دەستدا و ئەمە پێمان دەڵێ کە ئەم ڤایرەسە کوشندەیە ئەم ڤایرەسە هێشتا توانای بڵاوبوونەوەی نیە ئەم ژمارەیە دابەشەکەین لەسەر نەخشەکەی دەسەڕاستی شاشەکەمان بزانین بەپێی پارێزگاکان چۆنە پارێزگای هەولێر کە لەم هەفتەی لە دەڕۆژی ڕابردوو ژمارەکەی زۆر بەرز بۆ گەیشتە 168 کەس خۆشبەختانە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا نەخۆشی نوێمان نەبووە لە شاری هەولێر 131 کەسیان لەو 168 کەسە لە ناو نەخۆشخانەکان ماون 37 کەسیان چاک بوونێتەوە و کەسیش گیانی لە دەست نەداوە لە پارێزگای سلێمانی کە ژمارەکە یەک کەس زیادی کرد بووە 121 توش بوو تا ئێستا بەڵام خۆشبەختانە 23 لەو حاڵەتانە لە ناو نەخۆشخانەکانی ئەم پارێزگایە ماوەتەوە لەبەر ئەوەی 94یان چاک بووەتەوە و وەکو ئاماژەشمان پێکرد ئەو چوار کەسێک کە گیانی لە دەستداوە لە سنووری پارێزگای سلێمانی بووە پارێزگای دهۆک ئێستا لە سەرەتاوە 15 حاڵەتی توشبوون هەبووە ینی تا ئێستا تەنها سێ لەو حاڵەتانە ئێستا لە ناو نەخۆشخانەکان ماونێتەوە ئەویش وا خەریکی پشکنینی نوێن بۆیان ئەگەری ئەوە هەیە و ئیشەڵات بە پشکنینەیەک لە دوای یەکەکانیان چونکە هەتا سێ پشکنین بە تەواوەتی پشتڕاز نەکرێتەوە ناتوانرێ بڵێن ئەمە نێگەتبە و دوانزەیان چاک بوونێتەوە و گیان لە دەستدان نییە لە پارێزگای هەڵەبجە 21 حاڵەتمان هەیە 19یان ئێستا لە نەخۆشخانەی چارەسەری کۆڕۆنان تەنها دوو کەسیان لێ چاک بوونێتەوە هیوادارین ئەو ژمارەیە چاکە و ئەم ژمارەش هەر بە سفری بمێنێتەوە ڕێژەی جیاوازی نێوان نێر و مێ لە ڕووی ڕەگەزەوە لە هەرێمی کوردستان 51.4% ئەوانی توش بوون خانمان ئافرەتانن کچانن ئەوانەی کە لە ڕەگەز نێرن لە 48.6 پێک دێنن بە هەمان شێوە ئەم داتایانەی هەرێمی کوردستان هاوکارانم بە جۆرەی تەمەنیش ڕێژیان خستووە بە جۆرەی تەمەنیش پێمان ئەڵێ کە ئەم پەیامە من پێم خۆشە هەموو شەوێک دووبارەکەمەوە هەتاوەکو ئەو بیردۆزە یان ئەو بیرەی کە بڵێن گەنجەکان توش نابن مناڵ توش نابن دووبارەی دەکەینەوە ئێمە لە 127.1 ئەو کەسانی توش بوون تەمەنیان لە بینی 11 ساڵی بۆ 20 ساڵیە لە بینی 31 بۆ 41 7.6 لە بینی 21 بۆ 16 ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ ئەوانەی کە تەمەنیان گەورەتە خۆشبەختانە کە ئەمەش لەوانەیە هۆکارێک بێت لەوەی کە ئێمە تا ئێستا پێویستمان بە نەخۆشەکانمان نەچوونەتە چاودێری چڕ. خۆشەویستان دەمەوێت دووبارە بێم بۆ سەر ئەو بابەتەی کە لە گرتە ڤیددیۆیەکدا دەرکەوتووە کە کۆمەڵێک لەو نەخۆشە بەڕێزانە بە دڵێکی خۆشەوە دەڵێن ئێمە هیچ کێشەیەکمان نییە کە ئەمە دڵی هەموو هاوڵاتیەکی هەرێمی کوردستانی پێ خۆش دەبێت کە ئەو کەسانی پۆزتیڤن هەڵگیری ڤایرەسەکەن نیشانیان نییە ئەمە شتێکی زۆر باشە بۆ ئەو کەسانی کە توش بوون ورەیەک دەبەخشێتەوان بە ورەیەک دەبەخشێتە ئێمەی هاوڵاتی تاوەکو پاڵپشتی زیاترمان پێ بکرێت بەڵام لە ڕووی تەندروستی و لە ڕووی زانستیشەوە کێشە دروستەکە بۆ تیمەکانی تەندروستی لەبەرچی لەبەر ئەوەی لەخوا بەزیابێ ئەوان نیشانیان نییە کەواتە کەسەکە زۆر ئاساییە کە کەسێک بێ لە ناو کۆڵان و جادە و ماڵ و خان و هەموو شوێنەکە بگەڕێتەوە هیچ نیشانێکی نەبێ بەڵام ڕووە زانستیەکەی چیمان پێ دەڵێ ئەوانەی کە تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ دەبن دوو جۆرن جۆری یەکەمیان ئەوانن کە هیچ جۆرە نیشانەیەکیان نییە واتە وەکو دەتوانین بڵین ئەو کەسانە هیچ هەست بە ئازار ناکەن تایان نییە کۆکەیان نییە کەسێکی تەواو ئاسایی تەندروستێکی باش لە ناو کەسەکان و ئەندامانی خێزانی و هەموو چالاکیەکانی ڕۆژانەی بە شێوەی وەکو کەسێکی ئاسایی دروست ینی جێبەجێ دەکات کە ئەمە خۆی لە خۆیدا مەترسیەک دروست دەکات بۆ کەسانێکی کە ئەگەر هاتو توش بن ژیانیان بخاتە مەترسیەوە بە تەمەنەکان ئەوانی کە نەخۆشیان هەیە ئەوانی کە کێشەی تەندروستی تریان هەیە بۆیە دۆزینەوەیان کە وەکو ڕێکخراوی تەندروستی جیهانیش دەڵێ دەبی ئەم حاڵەتانە بدۆزرێتەوە
کە دۆزرانەوە ئایزۆلیشن بکرێنەوە ئەدە بخرێنە شوێنێکەوە هەتاوەکو نێگەتیڤ دەبن پاشان دەتوانن دەوروبەرەکانیشان لە هەمان کاتا کۆرانتین بکرێ و تێستیان بۆ بکرێ بۆی کۆنتترۆڵی بکەین کەواتە ئەمە خاڵی گەورەی کۆنتترۆلکردنی نیشانەکانە کە ئەمە لە هەرێمی کوردستان بە شێوازێکی زۆر ڕێک و پێک جێبەجێ دەکرێ و پێش ماخۆشە و کەسانی کە تەنانەت لە نەخۆشخانەکانیش بن بە کاتی خۆیان بەسەر ببن وەکو کەسێکی ئاسایی بەڵام بە داوای لێبردنەوە ئەو ماوەیە لە ژێر چاودێری دەمێنەوە هەتا نێگەتیڤ دەبن ئەمە جۆری یەکەم جۆری دووەم چییە؟ جۆری دووەم زانایان بەپێی ئەو داتایانی کە تا ئێستا لە بەردەستیانایە جۆری دووەمیان دابش کردوتە سەر سێ ئاست بۆ توشبوون بە ڤایرەسی کۆرۆنای نوێ ئاستی سووک واتە کە ڕێژەی نزیکەی 1970 هەموو توشبوانی جیهان پێک دەهێنێ ئاستی سووک چییە واتە نیشانەکانیان هەیە بەڵام زۆر بە سووکی گرتویانەواتە کوپەکەیان زۆر تون نییە تایەکەیان کەمە کاریگەری نەکردۆ سەر جەستەیان بێهێز نین دێن دەڕۆن بەڵام نیشانەیان هەیە بەشی دووەمیان کە نزیکەی 14 پێک دێنێ ئاستی مامناوەندن ئەو کەسانە چێن ئەو کەسانە نیشانەکانیان هەیە بەڵام لە سووک زیاترە واتە خستونی لە جێگایە بەڵام مامناوەندن واتە پێویستیان بەو ڕێکارە تەندروستیانە نییە کە بۆ ئاستی سێم کە نزیکەی 150 ئاستی توند ئەو ئاستە چییە؟ ئەو ئاستە کە ئێستا دەمەوێ لەگەڵ دکتۆر بنار هەڵکۆ کە ئەو پزیشکی چاودێری چڕ و پسپۆڕی بێهۆشکاریە ئەگەر تەشریفمێنە فەرموکاگتۆر بەخێربێ سەرچاو بەخێربێ ئەزیەتماندای ماندوو نەبی باسی ئاستی توندم کرد کە زیاتر ئەو کەسانی حاڵەتیان لە کاتی توشبوونی ئەم نەخۆشیە دەگەنە ئاستی توند یەکسەر پەیوەندی بە ئێوە دەکرێن وەکو تیمی بێهۆشکاری و تیمی چاودێری چڕ ئەم ئاستە مواسەفاتەکانیان چیە سیفەتەکانیان چییە بەچی جیانەکەیتەوە لەو 14 کە مامناوەندیان ئەو 1970 کە نیشانەکانیان سووکە زۆر سپاس بۆ میوانداریتان لە بەرنامەکەتان و هەمیشە سەرکەوتوو بن سەبارەت بە نەخۆشیەکە خودی نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کۆڤید-19 نەخۆشیکی کۆئەندامی هەناسەدانە بەڵێ ئەو نەخۆشانی کە 180 زیاترن بە ئاستێکی سووک ئەیگرن ڤایرۆسەکە گەیشتۆتە ناو بۆری هەناسەدان گەیشتۆتە لقەکانی کە ئەچێتە دوو لقی سەرەکی هەیە چێتە دووسیەکەی ڕاست و چەپ بەڵام ئەو کاریگەرەوە بە شدەتی وای نەکردوکەوە وای لێ بکە ئەو کۆ ئەندامە لە کار بکەوێ و شکست بخوا بە تەواوی مام ناوەندەکە هەندێک زیاتر ئاستی تند ئەوەی کە لە 105 لە هەنێ وڵاتان ئەوە لە وڵاتی ئێمە وابزانمەوە ئامارەی جەنابەت باس کرد لە 190 بەڵکو لای ئێمە لە وڵاتانش باشترە باشن خۆی ئەمە وەکو ڕێژەیەک وەرگیراوە لە سەرتاپای جیهان لە سەرانسەری جێگومان تاکیدم تۆ لەسەر کۆمنت هەیە لە هەندێک وڵات ئەو ڕێژەیە زۆر زیاترە ئەوە زیاترە لەسەر ئەحسابی ئەوەی بەڵێ لە هەنێ وڵات ئەگاتە 110 یعنی لە 100 نەخۆشێک دەنەخۆش لە هەموو سەتێک ئەبینی دەنەخۆشیان ئەگەنە ئەوەی کە هەناسەیان بەو دەرەجەیە تون دەبێتەوە ناتوانێت بە بایی جەستەی خۆی هەناسە وەرگێت چۆن دەرەکەون ئەوانە چیان دکتۆر بنار ئەوانە چیان هەیە کە دەگەنە ئاستە توندەکە هەناسە تەنگی دەبێت سەردانی خستخانەکەیان ئەسڵەن هەر خۆی لەوانەیە داخڵکرابێ ئەو کاتە ئەمە هەندێک ئامرمان هەیە بۆ پێوانی ڕێژەی ئۆکسسیجین لە خوێن ئۆکسیمیتەر لەسەر پەنجەدان بێت بەپێی ڕووناکی خوێنەکە ئەو ئامرە بخۆی ڕێژەی ئۆکسسیژینەکە دەداتێت لە خوێنی نەخۆش لە ڕووی ئاسایی و عادەتەن کەسێکی ئاسایی 196 بەرەو هەتا 100 بەڵێ لەو کەسانە ئەبینی 90 بە خوارەوەیە 90 بە خوارەوە واتە کێشەیەک هەیە کێشەکە لەو کەسانەی کە نەخۆشییان نەبێ هی کۆ ئەندامی هەناسەدان بۆ نمونە نەڕەبۆی هەیە نەخۆشیکی درێژخایەن سیلیش لە سیەکانە نەخۆشی درێژخایانی هەناسەدانی نییە ئەبێ بگەڕی بۆ هۆکاری تر بۆ شکست خواردنی ئەو کۆ ئەندامە بەگشتی سیەکان نازەمەگەر گادەران لێرە لە ستودیۆ بێگومان وێنەی تایبەت ئەناتۆمیەکەمان هەیە سیەکان کۆ ئەندامی ئەساسین بۆ گۆڕینەوەی ئۆکسسیجین لە هەوا وەرەگرێ و ئەی خاتە ناو خوێنەوە و دوو هەمۆکسیدی کاربۆن CO2 دەرەهێنێ و سەرفیەکە دەرەهێنێ لە لەشی ئینسان ئەلێرەدا ئەگەری بینن ئەوە بۆری هەناسەدانی سەرەکیە ترێکیە کە لقەکانی
بچووکە بنەوە تاکو ئەگەنە ئاخر بچووکی کە هۆی سەڵاتەکانی پێڵەن ئەلڤیۆلای ئەوانە وەکو میزەڵان و دەبدەبەیەکی تۆپێکی بچووکە ئەوها ئەوانن کۆ ئەندامی با بڵێن ئەندامە ئەساسیەکەیە لە گۆڕینەوەی خوێن گۆڕینەوەی غاز ببورن غازەکان لە بینی خوێن و ئەو هەوایی کە ئەگاتە ناوسیەکە بەستت ئۆکسسیجین و ئۆکسسیجینەکە وەرەگرێ ئەیداتە خوێنەکە ڤایرۆسەکە دێتە ئێرە ڤایرۆسەکە دێتە ئێرە لەم شوێنانە تێگەێ ئەو خەتە بینن ئەوە دیواری ئەو خانانن ئەو دیوارە ئەشکێتەوە پێڵەن دیسڕپشن ئەلڤیۆلە کاپلەری مەمبرین شکانەوەی ئەو دیوارانەوەی لێت ئەو یەکەیە کە ئیشە سەرەکیەکەی گۆڕینەوەی گازە لە ناتوانێت ئیشی خۆی بکاتی تر ئەوەش بەتەکید لە هەموو نەخۆشەکان ڕوونادا لە ڕێژەیەک لە 5 هەتاکو 100 وەکو باسمان کرد بەڵام ئەو شتەکە ڕوویدا ئەو نەخۆشە ئێوە چیلیەکەن مەسەلەن حاڵەتەکەی وهات تەنگە نەفەسە خۆی ناتوانێت هەناسە بە ناو ئەم سیکڵدانۆچکانە پڕ بووە لە کۆبوونەوەی شلە ئێوە چیلیەکەن ئەمە بۆ تۆ چی ئەگەێنێ ئەم هەنگاوەکان لێرەستەوە ئەو وێنەی کە دەرچووە ئەوە تەختی ژووری چاودێری چڕە یەک لە شتەکان ئەگەر لە حەزی بکەن لێرە ئەوانە پێڵەن سرنج پمپ چکە مجموعە دەرمانێک هەیە یەک لە دوایەک ئەدرێ بە نەخۆشەکە بێگومان ئەو نەخۆشە پێویستی بە ڕێڕەوی سناعیە هی هەناسەدان یەک لە ئامێرەکان کە بەکار دێت جۆرەکانی زۆرن بەس بەپەلە هاتم یەک لە جۆرەکانم هێنا ئەوە لارنگۆسکۆپ یەک لە نەوعەکانە کە توانی سۆندەیەکی هەناسەدان دانەی ئەو سۆندەی لە دەمەوە دانرێت و ئەگاتە بۆری هەناسەدان ئەو کەسەی کە گەیشتۆتە ئەو حاڵەتە خۆشببختانە من دوایی ئەمێ لەسەر ئەوەش پرسیارەکەم لە کوردستان ئێمە نازانم بە دڵنیایی بەڵام کەمترین حاڵەتمان ئەگەر هەش بوو بێ ئاگای لەیە کە تو ئەو شتە ئەخیتە ئێوە یان ئێوە پێشتر چیتری بووەکە پێشەوە خۆی یەک لە هۆکارەکانیشەکەەوە چاودێری چڕ بەشێکە لە چاودێری چڕ و چارەسەری ئازار بەشی دووهە من لە اختصاصی بێهۆشکاری دکتۆرەکانی بێهۆشکاری بەردەوامە بن لەو کارە نەخۆشەکە شەرتە بیخوێنی لەو کاتە چکە کەس تەحملی ئەوە ناکە ئەو پرۆسسە کەوا ئەو سۆندەدانرێت لە ناو ڕێڕەوی هەواکە و بەڵکو ئەبێ مێشکی لەو کاتە خاوکرابێتەوە و ماسوولکەکانیشی خاوکرابێنەوە واتە دوو شتی جیاوازن ماسوولکەکانیش و هۆشیشی لا دەبرێت کە ئەو ڕێڕەوە سەناعیەماندانا ئەیبەستیم بە ئامێری هەناسەدانی دەستکرد ڤنتیلەیتەر ئەو ڤنتیلەیتەرەش ئامێرەکە هەوا ئەگەێنێت ئەو هەوایش ڕێژەی ئۆکسسیجینەکە بەدەست خۆمان ناتوانین بیگۆڕین زەختی هەواکە چەندە ڤۆلیوم قەبارەی هەواکە بە سیسی بە ملیلیتەر چەندە ئەوە لێرە نمونەیەکە توانین کۆنتترۆڵی ئەو یەک لە مۆدلەکان زۆرن بێگومان ئەنواعی جیهازەکان ئەو ئامێرە هەناسە ئەگەێنێ بۆ نەخۆشەکە ئەگەر زۆر باس لەو ئامێرانە دەکرێت دوکتۆر مەسەلەن دەڵێن لە کوردستان 180 بۆ 200 بۆ 250 کە خۆشببختانە ینی وەکو مقارنتەن بە وڵاتێکی ئەوروپی ئەوەندە پێویستمان پێینە بۆ لە بەرەوەی ژمارەکەمان لەو لێڤڵێ ئایا ئەم ئامێرە بە تەنیا سوودی هەیە یان ئیلا ئەبێ ئەو تیمەی کە کاریان بێهۆشکاریە دەتوانن کاری پێ بکەن ئامێرەکە بە تەنیا بۆ نمونە ناتوانانی لە ماڵەوە داینەی بۆ نەخۆشێک مەرجە ئەو نەخۆشەیەکە گەشتۆتە ئەو حەدە لە بەشی چاودێری چڕ چارەسەر بکرێ و بەسەرپەرشتی پزیشکی پسپۆری بێهۆشکاری کە بەشێک لەوە پزیشکەکانی تریش وەکو پێویست ناتوانن لەسەر ئەو ناخێریانی ئەو نەخۆشانی کە گەشتونەتە ئەو ئاستە تەنها ئەبنە مەسئولەتی و بەرپرسیارەتی پزیشکی پسپۆری ئێمە لە هەرێمی کوردستان لەو پسپۆریە کێشەمان هەیە ئاژمارەی ئەو کەسانی لە پسپۆریەدا ئیش دەکەن ئەو پسپۆریە جەنابشتەکی ئاگداری کە لە ڕووی جیهانەوە هەمووی ئەو پسپۆریە ڕێژەکەی کەمترە وەک لە چاو پێویست با بڵێن بەڵام ڕێژەکە لەبەر ئیشەکەی قورسە لەبەر ئەوەی لەبەر هۆکارەکان زۆرن ینی ئیشەکە قورسێتیکی تایە با بڵێن بە ئاسانی داخل نابن وەرناگیرن دەرچوون لە خوێندنی باڵاکەی تۆزێ ڕێژەی دەرچوونی کەمە ینی هەندێک هۆکار هەیە لەو شتانە کە ممکنە خەڵک کەمتر دکتۆرەکان کەمتر ئەو پسپۆریە گرنە بە پزیشکێک دەتوانێت ئاگای لە چەند نەخۆش بێت لە چاودێری چڕ مەسەن بۆ نمونە بەڕێز دەتوانی لێ کاتە بەواستەی و ئامێرانە چەند کەس سەرپەرشتی کە بێگومان تۆش بەتەنیانی دەرێت هەیە دروستە بەگشتی ئەمە لە هەموو تەختێکی ئایسی و تەختی چاودێری چڕ
کە یەک نەخۆشی لەسرە بەستراوە بە جیهازێکی هەناسەدانی دەستکرد ئەو نەخۆشە پێویستی بە پەرستارە پێویستی بە معالج طبیعی ئەوانەی بەشی چارەسەری سروشتی چکە ئەو نەخۆشە بێهۆشە بێ ڕۆژی چەند جارێک ئەبێ وەری گێڕی بۆیە تووشی قورحانە بێ پشتی برین دەرنەهێنێت لەگەڵەوەش پێویستی بە دەرمانسازە بێ پێویستی بە پزیشکی نیشتەجێ مقیمەکان هەنیشان مقیمی پسپۆری ئێمەنهی بێهۆشکاری و سڕکردن هەنیشان پسپۆری هەناو ئەوانیش سەردانی ئەو نەخۆشانەکەن هەرێکە و لە بەشێکە پەیوەستە بەخۆیەوە زۆر باشە ئەمە ئەم ئامێرە بێجگەلەوەی کە ئیشی هەناسەدان دەکات ئەمە بۆ بێهۆشکردنیش هەر ئەوەیە کە لە کاتی نیشتەرگەریە تقریبا ئەمیان جیاوازە لەگەڵەوەی ڕسمەکەی پێشەوە ئەمیان تەنها بۆ هۆڵی نیشتەرگەری بەکاردێت ئەویش نەخۆشەکە هەناسەدانی دەستکردەدات و بەڵام ئەوە ناتوانین ماوەیەماتوانین ئەگەر لێمان خوانە خواستە خراپ بێ ئەم ئامێرانی هۆڵی نەشتەرگەریش بۆ هەمان مەبەست بەکاربێنین وەکو چارەسەرێکی با بڵین ینی زۆر جێگرەوەیکی تەواو نییە بەڵام ناتوانین بڵین ناکرێ بە ڕەهایی ئەکرێ بەڵام ئەوە با بڵین بژاردەی یەکەم و باشترین بژاردننی بەڵێ ئەگەر سیەکان یەکێک تەواو لە ڕووی میکانیکیەوە هەرسی هەنابێ و فەوتابێ دوای ئەوە چییە ینی مەسەلەن خطوی پاشتیان بەدیلی ئەوە چییە سەکە جوانە پرسیاری کەش لێرە هەنێ خەڵکی پرسێ ئەڵێت مادام ئەو سیە شانەکانی ئەوها زەرمەندن ینی چاگە بێتەوە هەواکەشی پێ بگەێنی چی لە مۆزوع ئەگۆڕێ خۆی شانەکان ئیش ناکەن سروشتی ئەو نەخۆشیە کە زۆربەی کەناڵەکانی شوارزان بڵاوی کردوتەوە چەند جار کەناڵی بەڕێزیشتان وەرزانم ڕسمەکانی ئەشعە و سیتیسکانی مەفراسکەوە وەکو پەڵەپەڵەیە سیەکە هەمووی لە کار ناکەوێت لە یەک کاتە بەڵکو ئەو بەشانەی کە ماونەتەوە بە ساغی ممکنە ئەو کەسە ئەتوانێت بەوە بژی ئیتر تۆ لەو کاتە چیەکەی هەناسەیەکی پێگەێنی بە زەخت و قەبارەیەکی محەددکە ئەوە لە پسپۆرێکە لەوانەیە جاری وهەیە نیو سەعات جارێکی گۆڕین زەختەکە گۆڕین زەختی هەواکێکە بۆیە چێ قەبارەکەی چەند هەناسە لە دقەیەکە ڕێژەی شەهیق و زەفیر ئەوە نیە ڕێژەکەی گۆڕی وەرگرتن و هەناسەدانەوە ئەو شتانە هەمووی ئەگۆڕێ هەتاکو بتانی ئەو قۆناغی کە نەخۆشەکەتیاتی تێیپەڕێنێ بەرگری جستەی نەخۆش خۆی یەک لە شتەکانەکەەوە نەخۆشەکە ئەگەڕێنێتەوە سەر بڵین دۆخی ئاسایی خۆی کە لێرەوە ڤایرۆسە وەکو بەکتریانیە بەکتریا ئەنتیباتیک هەیە ئەیدێتێ ئەو بەکتریا لە ناوەبات بەڵام لێرە تۆ چاوەڕی جستەی نەخۆش خۆی و سیستمی بەرگری نەخۆشەکە خۆی کاری خۆی بکات و ڤایرۆسەکە لە ناو بەرێ بەشێک لەو شانانە بەڵێ ممکنە بگەڕێنەوە بەشێکیش ناگەڕێنەوە ینی بەشێک لەو شانانەی ناوسیەکان کە زەرەریان زەرێکی گەوریان پێگەشتووە ممکنە نەگەڕێنەوە ئەمەیە هۆکاری مردن لەو حاڵەتانەیە لە حاڵەتانە ئەو یەک لەوانەیە یەک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەگاتە ڕادەیەک سیستەمەکە بە گشتی سیستمی کۆئەندامی هەناسەدان گەشتۆتە هەوکردنێکی گشتی اینجا ئەگوازرێتەوە بۆ ئەندامی کەش وەکو مایۆکاردایتس دڵی نەخۆش دیواری دڵی نەخۆشەکە ئەویش هەوەگرێت ئەو هەوکردنە هۆکارەکەی ڤایرۆسەکەیە لە هەمان کاتیشە هۆکارەکەی کاردانەوەی جستەی نەخۆش خۆیەتی کیمیایی جستەی نەخۆش تۆ لە سەرەتاوە چاودێری نەخۆشێکت کرد کە ئەو ئافرەتە دووجانە بوو کە لە هەولێر تووشی کۆرۆنای نوێ بوو دروستە چۆن بوو وەزعکەی بۆچی لە چاکبوونەوەی تۆزێک دواکەوتن هەبوو ینی بۆچی ئەو نەخۆشە ینی دەمێ ئەوم بۆ تەوزەحکەی و بە حکمی ئەوەی کە خۆت بینیوتە لەم ماوەیە لە نەخۆشەکانی کۆرۆنای نوێ لە هەرێمی کوردستان لەخوا بەزیابێ قسەکە وایە کە ئێمە هاوڵاتیانی ئێمە کە توش بوون پێویستیان بە ئامێرەکانی ئێوە نەبووە تا ئێستا بەڕای تو بۆچی ئەگەڕێتەوە دروستە سەرەتا قسەکە جناب زۆر تەواوەکو ئامار هەتا ئێستا خۆشبەختانە و سواز بۆخوا هیچ نەخۆشێکمان نەبووە لە هەرێمی کوردستان گەیشتوێتە ئەو ڕادەی کە لە پسپۆری هەنا و هەناسەدان ئەوە بێتەوە بەشی ئێمە بەشی بێهۆشکاری و هەناسەدانی دەستکرد کە چاودێری چڕە واتە خەتەرەکانمان تا ئێستا نەبووە ئەویش هۆکارەکانی یعنی زۆرن یەک لەوانە کۆڤید-19 ئێستا لە چەندین وڵاتی دنیا لە ئەڵمانیا و لە ئەمریکاش باسی ئەوە کرێ چەندین راپۆرت بڵاوکرایەوە لەم دوسێ ڕۆژە زیاتر لە یەک جۆرە وەکو جۆری فەرعی تایە لە ناو خودی خۆیە سێ چوار هەندێکەڵەن هەشت جۆریشی تایە لە ناو خودی ڤایرۆسەکە تا ئێستا بە تەواوی دیاری نەکراوە کە ئایا ئەوە دروستە و ڕاست نەکراوە
ئەوە یەک لە هۆکارەکانە. هۆکارێکی کەش هەیە کەوا سەختی توشبوون بەو نەخۆشیە ممکنە هەندێک پێکوتان هەیە کەمی کاتەوە ئەویش گوماناویە ئایا ڤاکسینی BCG کە هیچ سیلە کە زۆربەی خەڵکی وڵاتی خۆمان وەرگرتووە بە مناڵی لە هەفتە یەکەمی ژیانە مناڵ ئەو پێکوتانە وەرەگرێ هی BCG کەەوە دژ بە سیلە ئەویش باس کراوەکەوە لەوانەیە ڕۆڵێکی هەبێت لە بەرگری دژ بە ئەو ئەویشە تا ئێستا بە تەواوی 100% جناب دەزانێت ئەو شتانە توێژینەوەی زۆر بەرفراوانێوێت لەسەر 5,000 و 10,000 نەخۆش و بە شێوازێکی تایبەت کە لەم زروفە کە هەموو دنیا سەرقاڵی ئەم نەخۆشیە فریان ناکەون توێژینەوە بۆ شێوازە بکەن کەوا بڵێن 100% ئەتوانین بڵێن ئەوە هۆکاری ئەوە یان ئەوە نیە. نەخۆشەکانمان لێرە بەگشتی باشن نابێت چاوەڕێ بکەین تاکو نەخۆشی خراپمان بۆ دەرکەوێت اینجا بڵێن خۆزگە ئەومان نەکردایان زیاتر ئەگەر خوا نەخواستە ژمارەکە زیاد کە تەسەور دەکرد ئێوە نەخۆشتان ئێوە زیاتر بانگ بکرابانەیە بۆ نەخۆشەکان. بێگومان ئەو نەخۆشانی کە ژماری نەخۆشەکان 200 بێ بێگومان ئەو ڕێژەی لە 104 لەو 200 کەمە خۆی نەدیەوە ئەو ڕێژەیە لە 200 دووهەم دەرەچێت لە 200 هەم دەرەچێت و ئەوهش هەروەهاش زیاد دەبێت ئەو چەندی ژمارەکە زیاتر بێت جۆری تەمەنی و بڵین ئەو کەسانی کە نەخۆشی تریشیان هەیە ئەوانش دێنە ناو ئەوانیشەکەەوە کە ئەوانە زیاتر مەترسیدارن چکە هە لە ئەساسەوە سیستەمەکانی جستیان لاوازیکی پێوەیە کەوا ئاسانتر ئەگەنە قۆناغی مەترسیداری وەک لە نەخۆشە گەنجەکە و ساغەکە هەرچەنە گەنج و ساغەکەش 100% ئەوە نییە بڵێ دڵنیا بێت کە هیچی لێ بەسەر نایە ئەگەر تووشی بێ ڕاستە سەتانەوەتیان زیاتر باشن بەڵام هەشە گەیشتۆتە هەناسەدانی دەستکرد پێویستی بە جیهاز بووە گەنجی شەو هیچ نەخۆشیشی نەبووە لەمە پێش. شتێکی تریش هەیە باز دەکرێت دەڵێ ئەگەر هات و ئامێرەکانی ئێوە بەکار بهێنرێ لەوانی خودی ئەو ئامێرانە لە پاشە ڕۆژ دەبێتە هۆی گواستنەوەی زیاتری بە تایبەتی بۆ پزیشکەکە خۆی بۆ کارمەندەکە بۆ ئەو کەسانی کە لە دواتر دێ لەوانی ڕێژەیەکی زیاتر ئەوە بێت. ئەمەش ئەوە کارێک نییە کە زۆر جار گوێبیستی ئەوین بە تایبەتی لە وڵاتێکی ئەوروپا ژمارەی زۆر پزیشک و گیانیان لەدەستداوە بەم ڤایرەسە. دوشتی جیاواز هەیە لێرە نەخۆشی ناو چاودێری چڕ کە گەشتۆتە سەر بەکارهێنانی هەناسەدانی دەستکرد بە دوو شێوەز دەتوانێت بەکاری بێنە ئینڤیزیڤ و نان ئینڤیزیڤ. ئینڤیزیڤ ئەوەیە کە سۆندەکە دانرێ و بە تەواوی بێهۆشەکرێت. نان ئینڤیزیڤ وەکو ماسکێکە بڵێن دەمامکێکە بەڵام ئەچەسپێ لەسەر دەمی نەخۆش شواهی لێکە کەەوە هیچ بۆشاییەک نەمێنێ هەروەکو وایە تقریبن وەکو ئەوایە سۆندەکە گەشت بێتە ناو سیەکانی ئەویان نەخۆشەکە وشیار نایخەوێنین بە تەواوی بەڵکو هەنێک مادەی هێورکەرەوەی دێنە بۆیە تەحملی ئەو زەختە زۆرە بکە کە هەواکەی داتێت. ئەمە دوا پەیامت بەواستەی ئەو ئامێرانی دەستەوە چییە بۆ هاوڵاتیان دەتەوێت چیان پێ بڵێ؟ بەڵێ ئاخرشت ینی با بڵێن وەکو قسەیەکەوە حەزەکەم زیاتریش ئەم ئامێرانەی کە بینیتان بەڕێستان لەگەڵ ئەوە نازوورەکەی پێڵە نازووری ناو قورگ و کە سۆندەی هەناسەدانەکەی بۆ بکارێ ئەمی شێک لە ئامرازەکانەکە بەکاردێت بۆ هەناسەدان بۆیە کەس پێویستی بەو ئامێرانە نەبێت و هیواداری نیشەڵک کەس لە وڵاتی ئەمە پێویستی بەوانە نەبێت. خۆپارێزی باشترین شێوەیە کەوا بتوانین لەو نەخۆشیە دەرباز بین. هەموو جیهانی گرتوتەوە ژمارەکە کەم نییە و چەند ژمارەکە زیادیشکە لەگەڵی شیار ڕێژەی ئەوانەی کە بە سەختی ئەیگرن زیادەکات بێگومان تا بتوانین خۆمان پارێزین خۆپارێزمەتە ئێوەش بتوانن فریای هەمویان بکەون ئەوش ڕێک ئەوەیەکەمە بڵێم خوا نەخواستە ئەگەر ژمارەکە زۆر بێ گریمان ژمارە ئامێرمان هەیە چەند پزیشکمان هەیە توانین سەرپەرشتی بکە چەند پەرستار چەند دەرمانساز ئێستاش لە حاڵەتێکان ناتوانین پشت بە هیچ وڵاتی بەستین چکە هەموو وڵاتەکان کەسی خۆی و ئامێری خۆی و دکتۆر بنار هەڵکۆ پزیشکی پسپۆڕی چاودێری چ ڕوو بێهۆشکاری زۆر زۆر هیوادارم هەر لە شتاو تەندروست بن هەمووان کۆریای باشوور ڕای دەگەێنێت ڤایرەسی کۆڕۆنای نوێ توانای چالاکبوونەوەی هەیە و بەڕێوبەری سنتەری کۆنتترۆلی نەخۆشیەکانی کۆریای باشوور ڕایگەیاند 91 کەس توشببووی کۆڕۆنا بوون دوای ئەوەی کە چاک بوونەتەوە جارێکی دیکە پشکنینیان بۆ کراوەتەوە دەرچووە پشکنینەکانیان پۆزەتیڤ بوون هەمدیسان ئەم بەرپرسەی تەندروستی کۆریای باشوور دەڵێ هێشتا نازانین هۆکاری سەرهەڵدانەوەی ڤایرەسەکە چییە لێکۆڵینەوەمان دەست پێ کردووە تا ئێستاش
زیاتر لە 10,000 کەس لە کۆریای باشوور تووشی کۆڕۆنای نوێ بوون و 211 کەسیش جانیان لەدەستدا و زیاتر لە 7,000 کەسیش چاک بوونەتەوە. چین و بەریتانیا هەوڵی پەرەپێدان و پشکنینی خێرا بۆ توشبوانی ڤایرەسی کۆڕۆنا دەدەن. زانایانی هەردوو زانکۆی ئۆکسفۆردی بەریتانی و سۆژۆی چینی لە شاری ووهان توێژینەوەیان ئەنجامداوە و هەوڵ دەدەن ئەنجامی پشکنین بۆ توشبوانی ڤایرەسی کۆڕۆنیا تەنیا لە ماوەی 3 خولەکدا دەستنیشان بکرێت. زانایانی هەردوو زانکۆ چەند پشکنینێکیان لە 4 دەوڵەت ئەنجامدا و ڕاشی دەگەێنن. یەکێک لە باشی توێژینەوەکان ئەوەیە کە پشکنینی ڤایرەسی کۆڕۆنای نوێ زۆر ئاسانتر دەکات. بە جۆرێک دەتوانرێت هەموو نەخۆشخانە و دەرمانخانە و فڕۆکەخانە و تەنانەت لە ماڵەوەش ئەو پشکنینە بکرێت و لە ماوەی تەنها 3 خولەکدا ئەنجامەکەی دەستنیشان بکرێت کە ئەگەر ڕەنجی نمونەی وەرگیراوەکە لە تاقیگە لە پەمەییەوە بۆ زەرد گۆڕا ئەوە کەسەکە هەڵگری ڤایرۆسەکەیە. بەڵام ئەگەر ڕەنگەکەی وەکو خۆی پەمەیی مایەوە ئەوان نێگەتفە. هیواداری نەگەر ئەو جۆرە تێستانە گەیشتە کوردستان هەموو لایەک هەر بە پەمەیی بمێنینەوە. خۆشەویستان بەردەوامی هەوڵەکان وەکو چۆن ئێستا وتمان چاینا و بەریتانیا بەیەکەوە دەیانەوێت شێوازێکی پشکنین بەرهەم پێێنن کە بە 3 دقیقە وەکو ئێستا باسمان کرد. بەردەوام زانایان لە دنیا وەکو تازە دکتۆر بناری ژووتی وەکو شەوی دوو شەو لەمە پێشیش کە دکتۆرە هاژە کە مامۆستایە و پرۆفیسۆرە لە زانکۆی سەلاحەدین ئەویش باسی لەو ڤایرۆسە کرد کە لە هەرێمی کوردستان توێژینەوەیان لەسەر کردووە. بە هەمان شێوە پزیشکانی دەرەوەش هەوڵ دەدەن لەگەڵ چارەسەرکردن خطوەیەک بڕۆنە پێشەوە بەرەو دروستکردنی پێکوتە بۆ ئیبزانن دەرمانێک چۆن شتێک دروستە بێ کە ئەمە هەمووی بە تەکید کاتی دەوێ و ناتوانین ئێستا پشتی پێ بەستین. بەڵام بۆ ئێوەی خۆشەویست ئاشنابن بە زانستەکان ئاشنابن بۆی کە تا ئێستا کراوە لە وڵاتێکی بۆ نمونە وەکو سوید. ئێستا ڕاستەوخۆ لە سویدەوە قسە لەگەڵ قوتابیەکی دکتۆرا دەکەین کە لە بواری دەرمانسازیە و ئەو لە شاری لولیا لە سوید دەژی کە ئەویش بەڕێز هەمزە ئەحمەدە. کاک هەمزە ئێوارە باش دەمەوێت یەکەم جار بزانم سوید وەزعی چۆنە ئێستا؟ وا دیارە دەنگی کاک هەمزە ناگاتە لای ئێمە کەی چاکرایەوە ئێمە توانین پەیوەندیەکە دووبارە وەرگرینەوە. بەڵام ئەوەی کە گرنگە من دەمیست لە بواری دەرمان و پێکوتەکە قسەی لەسەر بکەم ئەوەیە کە ئێمە بە هەموو پرۆپاگەندەیەک باوەڕ نەکەین بە هەموو شێوازێک کە بڵاو دەبێتەوە چ لە ڕاگەیاندنەکان بەداخەوە کە هەندێک ڕاگەیاندن کار ینی کە لەوانەیە گوێمان لێبێ لێرە و لەوێ لە ئێتیکی ڕۆژنامەوانی دەربچن چونکە ئێمە هەمومان دەزانین ئێمە هاوڵاتیانی ئێمە چەندین ڕۆژە لە ماڵەوەن بە شێوەیەک لە شێوەکان باری دەرونیان ماندووە. ناکرێت ئێمە مەسەلەن بە قسەی باق و بریق و بە دیعایەی بڵێن ناڕاست یان بە مژدەی غەڵات جۆرێک لە دڵخۆشیێکیان بدەینێ کە لەوانەیە لە ئەنجامدا تووشی خەمۆکیێکی زیاتریان بکە. ئێمە وەکو ڕاگەیاندنکار دەبێ واقعەکە بگوازینەوە بۆ ئێوە لە هەمان کاتیشە ئەگەر لە پێتان ڕابگەێنین ئەگەر ئێمە هەمومان خۆمان پارێزین ئەرەوەڵا هیوا هەیە و ئەرەوەڵا خەبەری خۆش دەبێ و ئەرەوەڵا ئێمە ئەتوانین سەرکەوتو بین. بەڵام من لێرە ئەم پەیامەم زیاتر بۆ ڕاگەیاندنەکان بۆ سۆشیال میدیاکانە ئەوەیە کە دەبێ مڕاعاتی باری دەرونی هاوڵاتیان بکەن و زانایی و دانایی نییە کە تۆ ینی شتێک بڵێ ئەسڵ و ئەساسی نەبێت. دەچینەوە لای کاک هەمزە لە سویدۆ. کاک هەمزە هیوادارم ئەم جارە گوێ لە دەنگم بێ و منیش گوێم لە دەنگت بێ. حەزم لێ و یەکەم جار بزانین سوید لە سوید چی دەگوزارێ؟ بەێ بەڕێسمە گوڵ دەنگێتە هەیە زۆر سپاس بۆ هەوا بۆ وێ دەرفەتێک و هەوێ دەمە سڵاو ڕێز بۆ بینەر و بیسەرێتەوە
ئیستا وەکی هەر وەکی زانن سوید ئێک چوان وڵاتایە و وەکی هەمی وڵاتێ دی هەمی جه نەگرتنە وەکی دبێژن سوید هێدی یعنی هاتمچوونیا هەی وەکی دی ئەرک یل دەف هەوڵاتی ڕێنماین وەکی چاو لایمە وەزارەتە سەخلەمیێژی هەیە لێرێژی چەند دەستگاین هەنە یەت حکومی ڕێنماین بسپۆرانên زانستی ئەو ددەن حکومەت وێرە دکەتە بریار و لێرێ هەر خەلکێک هەوڵ دەدات پێگیریە پێ بکەتە زۆر باشە کاک هەمزە تۆ قوتابی دکتۆرای لە بواری دەرمانسازی حەزم لێیە لەسەر چیرۆکی دروستکردنی ڤاکسین لە جیهاندا کە ئێستا هەموو دنیا پێوەی خەریکن ئەگەر داتایەکت لەکن بێ پێمان بڵێ گەیشتۆتە چی بە تایبەتی لە وڵاتێکی پیشەسازی وەکو سوید و لە جیهانیش بە هەمان شێوە ئایا ئەمە کارێکی ئەوەندە ئاسانە ئێمە وازوو چاوەڕێ بکەین زۆر سپاس بەڕێز بۆ vê پرسیارê helbete bez bu zanîn ez li zankarlûliya teknolojî bes ez danîştê Stockholm'e me û li heman ka de li kompanyayeka nêvdelatiya dermansazî ez kar dikim eva 14 sal el wê kompanyayekî pharmaceutical manufacturing yanî berhemhînana dermana belê berêz bu berhemhînana dermanekê yan vaksînekê bi giştî 10 sal heta 15 sal pê diçî niha vekolerên zanistî li hemî cîhanê li gelek bingehên zanistî û li zankuya li welatên din niha piştgiriyê li ser nêzîkê 400 kandîd bû ku bibine derman 400 kandîdin niha vekolîna li ser dikin ئەنی ئەو کەسانە بە خۆبەخشی هاتوون بۆی لە سەریان تاقی بکرێتەوە نەخێر مەقسەد کاندیدی دەرمان ئەوانە کاندیدی دەرمان 400 ئەوانە تیمی زانستی هەنە بسپۆر لە زۆر وڵات لە زۆر کۆمپانیە هەمانە ئیشی یعنی نێزیکەی 400 هەنە 400 کاندید بجا ئەوانە چەند دەبنە دەرمان چەند سەرکەوتوو دەبن ئەوە پاشە ڕۆژ دیاری دەکەن بەس مشکی ئارێشات وێرەدا چییە وەکی ما گوتی 10 سال حتا 15 سال پێ دەچیت ئەوە کات پێ دەوێت و پارە پێ دەوێتن ینی سەرمایە پێ دەوێتن و کارێک jî pê dibêtin yani ew bêgavê bi pêşbîniya wan ya geleka dibêjin 12 heta 18 heyf pê dibin heta tu karî vaksînekê dirûst bikê ku kevîte sîkê de ev hejîk ne hewinde asan e yani her kompanyayek yani her welatek katê vê vaksînê çê diket ew dibêtin vaksînekin bi kwalitiyeka baş yani kontroleka cûriya baş ew bigehînitin ew bişêt وەکی بێژن لەشێت مرۆڤی یان نەساخە قۆفتال بکە ینی بەرگریە vê derdê vegir bigirîtin ku pişêtin çareseriyekê bu xelkekê bîtin nevêtin side effect hebit yani ew navet araz canbiye hebitin ئەمە هەمووی پرۆسەیەکی دوور و درێژە و کەس ناتوانێت لەخۆیەوە بڵێ دەرمانێک باشە 100% هەتا نەزانێ لایەنە لاوەکیەکانی چییە کێشەی دروست ناکە باشە ئەی دەرمان ئەو دەرمانانەی کە لە پرۆتۆکۆلەکان ئێستا لە گایدلاینەکان وکو هایدرۆکسی کلۆرۆکوین و ئەزیترۆمایسین لای ئێوەش هەر بەکارە هێنرێ و داواکاری لەسەر زیاد بووە؟ ئەوە وەکووەت و باست کرد ئەوە هەیە ئەڤیگان هەیە ڕەمیتسڤیر هەیە ئەوانە کە دژی ئێبوڵیان بەکارهێنا بوو یان بە دژی ئینفلەوەنسە ئەوانە بەکاردەینن لە هەندێک جیگای ئەوەکی بێژن لە هەندێک جیها ئەنجامێن باشتینن هەندێک نەخۆش ئەنجامێن باشتینن هەندێک ژی لێ ناهێت ئەنجامێن باش ناهێنن حتا نها یعنی نزیکەی نەوەت دەرمان ku navsûkê de hene yanî nihal navbazarî hene nat derman li cîhanê kartînin yanî nexweş heye ke dizanin wezî zûr xirab e ew nexweş e li waneyê jiyana xwe dest dide ewane naçarin evan dermana wekî dibêjin bidenî ka bizanin aya encam dê hebêt yan encam nabin hene encamên baş hene hene jî karîger nabikin yanî kartêkirinê li naketin ku bişêt ev dermanan lazim e tu zû bideyê yanî li destpêkê de dema ew tuj yani diagnoz bû çê dibîtin ew êş heye dibî tu vî dermanî bideyê ne yanî wextê kat pêçû zor ji wana karîger nînin li ser ku tu bideyê nexweş باشە کاک هەمزە من دەمەوێت پرسیار لەوە بکەم تۆ لە بواری بەرهەمهێنانی دەرمان و کە بەشێک لەوانە پاکەرەوەکانی کە ئەلکوهۆل و ئەوانەشیان تێدایە بۆ خایانکردنەوە زۆر کەس هەیە یان ئێستا لە سەرتاپای جیهاندا داواکاریەکی زۆری لەسەرە و لە زۆر وڵات خەریکە ئەو مادانە هەر نامێنە یان کارگەکان فریان ناکەون دروستی بکەن
ئایا بەڵێ. بەڕای شارەزایە کە لە بواری کیمیایە ئایا ئاو سابوونەکە کیفایەتە؟ بەرز ئەوە ئەم دەبیت ئەم وەکی بێژن پێگیریە بەرێنماین ڕێکخراوە ساختەمیە جیهانی WHO بکەین و هەر هەرێمێک یعنی نهال کوردستان وەزارەتە ساختەمیە یا سەر بە حکوومەتە هەرێمە کوردستانی بە دەبیت و ڕێنماهیەتوان ینی تو پەیڕەو بکەن نه دەبیت و بچیە سوشیال مێدیا لێ دەرێ هەرێک بخوا تشتێکی بێژیتن و گۆڕەی ڕێکخراوە ساختەمیە جیهانی ئاوا گەرم و سابوون نێزیکەی حتا 30 چرکە 20 حتا 30 چرکە ئەوە کاریگەرێکە باش هەیە و ئەو ڤایرۆسی ناو ببێت. بەڵێ کاک هەمزە ئەحمەد کە لە سوید و ڕاستە خۆ لەگەڵ مابووی زۆر سپاس بۆ زانیاریەکان هیوای سەرکەوتن بۆ دەخوازیین زۆر سپاس بۆەوەش زۆر سپاس سەرچاوم. کارمەندانی کوردستان 24 وەکو هەمیشە پێشەنگن چونکە چوون پشکنینی ڤایرەسی کۆڕۆنایان ئەنجامدا بە تایبەتی پەیامنێر و ئەو کامێرەمانانەی کە پێشمەرگە ئاساد دەچنە دەرەوەی دەستگای میدیای کوردستان 24 و دەگەنە ئەو شوێنانەی کە پێویستی بۆیە هەواڵەکان و ڕێنماییەکان بۆ ئێوە بگوازنەوە چونکە کوردستان 24 بە تەواوی پابەندی ڕێنماییەکانی حکوومەت. ڕاستیان پشکنە بۆ ئێمە زۆر گرنگ بوو لەبەرەوەی ئێمە ڕۆژانە ئەگەر بە تایبەت باسی تیم مەدانەکانی کوردستان 24 بکەم ئێمە ڕۆژانە لەگەڵ هاوڵاتیانی ئاسایی بەرێکەوتنمان هەیە ئێمە دەچینە شوێنە جیاوازەکان ڕووماڵی هەموو شوێنان دەکەین کە ڤایرۆسی کۆڕۆنا تێدا تۆمار دەکرێت دەچین لە خۆشخانەکان ئەمە بۆ ئێمە گرنگ بوو ئەخۆ ئێمە تەندروستیمان چۆنە تا ئێستا هەڵگری ڤایرۆسەکەین یاخود نا. چاوەکو ئەم چاافکانینە ji bo veguhastina zaniyariyên sereke ji bo vîrusa koronayê piştî ew biryara Wezareta Navxwayî û biryara hikûmeta Herêma Kurdistanê ji bo ku tîmên rojnamevanî taybet wênegir û peyamnêr bêne pişkinîn kirin niha jî li ser milê me erke tevî ku hûn dibînin jî şev roj ma ku taybet tîma Kurdistan 24 li nav kongreyên rojnamevanî li her cihekî nav kolan û şeqaman em digerin li vê derê jî em dixwazin wekû erkekî xwe pişkinîn bikin em bizamin gelo ka vîrusa koronayê di laşê me de hayê yan tinê xwedê nekire ev tişta jî hebe bîguman lê erkek ku em xwe pişkinîn bikin da ku em jiyana xwe û ew kesên derdora xwe jî biparêzin. ئێمە وەکو کارمەندانی کوردستان 24 بە تایبەت ئەو کەسانی کە بەریەکەوتنمان هەیە لەگەڵ هاوڵاتیان لە کاتی ڕووماڵکردنی ئەم هەواڵانەی کە تایبەت بە ڤایرۆسی کۆڕۆنان بە پێ بڕیارەکەی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان هاتین سمبڵیان لێوەرگرتین پشکنینمان بۆ کرا بۆ هیوایی ئێمە هەموو هاوکاران و هاوڵاتیان نێگەتیڤ دەرچێت بۆ ئەوەی کە ئێمە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنا نەبین بەڵکو لە داهاتوویەکی نزیکدا ژیان ئاسایی بێتەوە. ڕۆژنامە نووسەکان و ڕاگەاندکارانی مەیدانی بەرکەوتنیان هەیە وێرا لە هاوکات لەگەڵ تیمەکانی تەندروستی و هێزەکانی ئەمنیش ئەمانە ئەم سنتیمەنت کە بەڕاستی ڕۆژانە کار دەکەن بۆی بڕیارێکی زۆر پێویست منەک تەنها بۆ ڕاگەاندکارەکان پێویستە بۆ هێزە ئەمنیەکان و کەسانی دیکەش کە ڕۆژانە لەگەڵ کەسا بەرخوردیان هەیە بڵێ کە کۆنتاکتیان هەیە بەرکەوتنیان هەیە پێویستەوە بڕیارێکی زۆر باش بوو لەم کات وساتە بۆ تیمەکان هیوای تەندروستی بۆ هەموو تیمەکان. بەشێکی گەورەی ڕازگۆیی لە پابەندیە و هەروەها هێشتنەوەی کارمەندی ڕاگەیاندنکارە لە سەرتاپای هەرێمی کوردستان بۆی بتوانن هەواڵەکانمان وەکو خۆی بۆ بگوازنەوە دوور بن لە خەبەری وەکو چۆنەڵێی پشتشکێن و دوور بن لە هەواڵی ناڕاست ئەگەر هاتوو هەواڵەکە خۆشیش بێ و خۆشی ئەو هەواڵە ئەوەیە کە مەسەلەن
لەخوا بەزیابێ لە 24 کاتژمێری ڕابردوودا کەمترین ژمارەی توشبوونمان هەبووە وەکو لە بەیانەکەی وەزارەتی تەندروستی داهات بۆ ئەمڕۆ. دەینەوە سەر هەواڵەکان. فرانک وۆڵتەر شتاینمایەری سەرۆکی ئەڵمانیا ڕای دەگەیەنێت پەتای کۆرۆنای نوێ تاقیکردنەوەیەکە بۆ مرۆڤایەتی. سەرۆکی ئەڵمانیا دەڵێت هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ ڕێکارەکان بڕیاری سیاسی نییە، بەڵکو پەیوەندی بە خۆڕاگری و پابندبوونی هەمووانەوە هەیە. ئەڵمانیا بەهێزەوە لە قەیرانی کۆرۆنا دەرناچێت ئەگەر دراوسەکانیشمان بەهێزەوە دەرناچێت. Wie es jetzt weitergeht, wann und wie die Einschränkungen gelockert werden können, هەڵگرتنی ڕێکار و قەدەغەکانی هاتوچۆ بڕیارێک نییە تەنها لە دەستی سیاسی و شارەزایاندا بێت، بەڵکو پەیوەندی بە خۆڕاگری و پابندبوونی هەمووانەوە هەیە. پەتای کۆرۆنا شەڕ نییە، نەتەوەکان و سەربازەکانیان دژی یەکتر ناوەستنەوە، بەڵکو ئەمە تاقیکردنەوەی مرۆڤایەتیمانە. ئەڵمانیا تەندروست و بەهێز لەم قەیرانە نایەتە دەرەوە ئەگەر دراوسەکانیشمان بە تەندروست و بەهێزەوە لەم قەیرانە دەرنەچن. ئەم ئاڵاشینە بۆ بەمبەستێک و بۆ هۆکارێک لێرە دانراوە. 30 ساڵ دوای یەکگرتنەوەی ئەڵمانیا و 75 ساڵ دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووەم داوا لە ئەڵمانیا نەکراوە کە پاڵپشتی لە یەکێتی ئەوروپا بکات، بەڵکو ئەڵمانیا خۆی پێوەی پابەندە. zur Solidarität in Europa nicht nur aufgerufen, wir sind dazu verpflichtet. باس لە پرۆسەیەکی هاوسەرگیری لە سەردەمی کۆرۆنای نوێ دەکەین. لە شاری نەجەف بە ئامادەبوونی هێزە ئەمنیەکان و بە پێی ڕێوشوێنەکانی خۆپاراستن لە پەتای ڤایرەسی کۆرۆنای نوێ ئاهەنگێکی هاوسەرگیری بەڕێوەچوو. پۆلیسی شارەکەش دەڵێت داوامان لێکرا بۆ ئەوی کە هێزەکانمان ئەرکی گواستنەوەکە بگرنە ئەستۆ و لە چوارچێوەی ڕێکارەکانی خۆپارێزی و هاوکاریکردنی هاوڵاتیان ئەرکەکەمان بەجێگەیە. بێگومان لەم بارودۆخەدا کە هێزە ئەمنیەکان ئەوها سیارەکانی خۆیان ڕازانوتەوە ئەو هەموو مەسرەفە بۆ زاواش گەڕاوەتەوە. ئەواتە یەکێک لە سوودەکانی کۆرۆناش ئەوەیە کە ئەگەر هاتوو لە نەجەف بیت و هێزەکانی ئەمنی هاوکاریت بکەن ئەوە کە لە ڕووی توشبوونەوە لەو شارەیە لە پلەی یەکەمیشە بەداخەوە نەجەف، بەڵام کاکی زاوا زۆر دڵی خۆشە و بەشێکیشی بۆ ئەوەیە کە وەکو ئاماژەمان پێکرد دەکباری سوود بووە و هەتایە باسی شەکە کە لە ناو سیاری پۆلیسە خێزانەکەی گواستوە. ئەگەر بمانەوێ لە ماوەکانی داهاتوودا جوتیارێکی هەورامان بە سیاچەمانەوە و گوێزەکان لێ بکاتەوە لە گەرمیان بەدەم هۆرەوە دیفاع لە کوردستان و دژی داعش بوەستینەوە و هەی بەلارەکەی سەرسەدی دوکان و حەیرانەکەی دەشتی هەولێر و لاوکەکانی دووهۆک بچڕینەوە بە دڵێکی خۆش پێویستە پابند بین. ئەویش بریتە لەوەی کە بەردەوام دەستەکانمان بشۆین و لە ماڵەکانمان بمێنینەوە و دوورکەینەوە لە قەرەبە. هەموو لایەکتان هەر تەندروست خواتان لەگەڵ.